بیرتان سڵاتان لێ بێم کاتتان باش بێت ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی سێمین فستیڤاڵی مەولانەیە لە پارکی مەولانە لە فامیلی مۆڵ لە شاری سلێمانی بێگومان کەشێکی زۆر تایبەتە بێگومان ئەم فستیڤاڵە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچێ لە فستیڤاڵەکەدا نزیکەی 100 براندی ناوخۆیی نێودەوڵەتی بەشدارن لێرە هەرچەنە ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەی گروتینێکی زۆر باش لێرە هەیە و لەگەڵ ئەوەی کە کەشەکەش گەرمە بەڵام ئامادەکاری تاو کراوە بۆ پێشوازیکردن لە میوانە ئازیزەکان لە ڕێگەی دانانی پانکەیەکەوە کە ئاوپرژێنەکە ئەگەر هاوکارم پانکەکەشتان پیشان بات بۆیە ئێوە هیچ دوودڵ مەبن لەوەی کە بێن بۆ نێو ئەم فستیڤاڵە و بڵێن گەرمە کەشەکەی زۆر فێنکە لە کەشێکی زۆر خێزانیە هەموو ئەو خواردنە کوردی و ڕۆژ ئاوایانەی کە ئێوە حەستان لێتی لێرە بوونیان هەیە وەکو باسم لێوە کرد براندە جیاجیاکان لێرە بوونیان هەیە تەنانەت لە شیرینی و خواردنە کوردەوارەکان و لە زۆرێک لە بابەتەکانە بابێمە لای مارس سڵاتان لێ بۆم کاتتان ئەم ساڵ سێم ساڵی فستیڤاڵی مەولانەیە پێم بڵێ گرنگی بەشداریکردنی ئێوە وەکو براندی مارس چیە لە نێو ئەم فستیڤاڵە؟ گرنگە ئەم فستیڤاڵانە زۆر گرنگە بە تایبەتی فستیڤاڵی مەولانە یەکێکە لە فستیڤاڵە جوانەکان و بە تایبەت دەستگای میدیایی کورسات دەستگایەکی جوانی کوردستانەکە زۆربەی کات پاڵپشتی ئەم جۆرە فستیڤاڵانە بووە. ئێوە بەچی بەشدارن؟ چیتان هەیە؟ چی جیاوازتان هەیە؟ شیرینیەکانمان جیاوازە زۆربەی کات ئێمە گرنگی ئەین بە خواردنەوە و شیرینی زۆربەی کات ئێمە شیرینی و خواردنەوەکانمان ئەگۆڕین بۆ فەسڵەکان بۆ زستان بۆ بەهار بۆ هاوین. ئەو میوانە ئازیزانی کە یەن بۆ نێو فستیڤاڵەکە هیچ شتێکی جیاوازتان هەیە کە بۆ فستیڤاڵەکە ئامادەتان کرد بێ و لە شوێنەکەی خۆتان نابوونی نەبێ؟ وەکو چالاکیان وەکو خواردن چالاکی وەکو خواردن و خواردنەوەکان بەڵێ بە تایبەت مویتۆکانمان کە هەر کەسە و حەزێکی تایبەتی هەیە مەسەڵەن بۆ نمونە پیچمان هەیە اینێکی زۆری خواستێکی زۆری لەسەرە مۆیتۆی لیمۆ ناناکە گێلاس و سرۆبێری ئەمانە زۆربەی کات خەڵک ئینێتی خواستێکی زۆری لەسەر هەیە. دەستان خۆش بەوێکمان ئەمڕۆ یەکەم ڕۆژی شەبەز قەرەباڵغێکی باشی پێوە دیارەوە لەخوا بەزیابێ قەرەباڵغێکی باشە و خەڵکەکەش دوینەیەوە بە گەرماکەشمان لەبیر کردووە زۆر سپاسانە. خۆش بێ سپاس بە هیوای سەرکەوتنتان بگومان لێرە هەموو ئەو جۆرە خواردانەی کە تۆی ئازیز حەزت لێتی و ئەتێ بێت بۆ نێو فستیڤاڵێک هەموو خواردنەکان بوونی هەبێ ڕەنگە زۆر کات هەرێک لێمە کاچین بۆ ڕێستۆرانتێک بۆ شوێنێک هەموو خواردنەکان بوونی نەبێ بەڵام لە فستیڤاڵێکی لەم شێوازەیە حەزت لە هەرچ خواردنێک بێ کوردەواری بێ ڕۆژئاوایی بێ لێرە بەردەستەوە بوونی هەیە با بێمە لای ئەمان سڵاتان لێ بێم کاتتان باش بێ کامتان قسەمان بۆکەن قسەمان بۆ ناکەن دەی باشە کێشە نییە بگومان هەندێک لە هاوڵاتیان یەن بۆ نێو ئەم فستیڤاڵە سوپاسیانەکەین کە پاک و خاوێنی فستیڤاڵەکە و پاک و خاوێنی پارکەکەش ڕابگرن چونکە پارکەکە زۆر بە جوانی پێشوازیتان لێکە هیوادارین هەر بوو جوانیەش ئێوە بەجێ بێڵن خۆشەویستان اینجا هەندێک لە براندە جیاجیاکان گرنگی بان بەوەیەوە کە هەندێک بەرهەمی تایبەتیانە بێت کە بە تایبەت لە نێو فستیڤاڵەکە نمایشی بکەن اینجا وەکو باسم لێوە کرد خواردنی کوردەواری وەکووە بینن لێرە هەموو جۆرە خواردنە کوردەوارەکان لێرە هەن اینجا دڵنیاشم لەوەی کە هەمووی تازە بە تازە ئامادە کراوە و تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە لە ڕووی نرخیشەوە هیوادارم خاوەن کۆشکەکان بڕیار لەسەر ئەوە بەن یاخود کەشێکی لەو شێوازە بڕەخسێنن کە کەمێک نرخەکان هەرزانتر بێت لە چاو شوێنەکانی خۆیانە اینجا بە چەند وەکو باسم لێوە کرد بە چەند بابەتێکی جیاجیا لێرە فستیڤاڵەکە بەڕێوەچێ اینجا من پێم خۆشە لەگەڵ خات و ڕەنگینە قسە بکەم کە خۆی خاوەنی براندی خوانی ڕەنگینە خات و ڕەنگینەم کاتەوە خێر بێن سەر چاوەکانم لا نەخان بەڕێستان ئەمڕۆ بەشداریتان کردو لەم فستیڤاڵە گرنگی بەڕێوەچوون و بەشداریکردنی فستیڤاڵێکی لەم شێوازە بۆ ئێوە کە خاوەنکارن چییە؟ بەڕاستی شێوازی لەم فستیڤاڵانە زۆر شتێکی باشە بۆ ئێمە وەکو خاوەنکارێک هەم پێشکەشکردنی ئەو خواردانەی کە لێرە ئێمە پێشکەشەکەین بۆ پێی ئێمە بە شێوەیەکی ئۆردەرات ئیشەکانمانەکەین لێرە بەرکەوتنێکی جوانمان هەیە لەگەڵ کڕیارەکانمانە شتێکی خۆشە وەکو ئێمە با بچینە لای خواردنەکانی خات و ڕەنگینەوە با بزانین ئێوە ئەمڕۆ لەم فستیڤاڵەیە بە چی بەشداریتان کردو چیتان هێناوە بۆ ئێرە؟ ئێمە ئەمڕۆ یاپراخی گەڵامێومان هێناوە یاپراخی سەڵق کفتەمان هەیە مریشکی فرێشمان هەیە برنج و شفتە و بۆرەک و کوبە و فاسۆلیە و
بریانیمان هەیە. ڕەنگیان خان زۆرتر خەڵک خواستی لەسەر چیە چ خواردنێکیان زۆر حەز لێیە بە حکمەوەی کە تۆ لە فیستیڤاڵەکانی تریشا بەشداری کردووە کام خواردنە زۆرتر سەرفە بێ؟ هەموو خواردنەکان تەڵەبێکی باشی لەسەرا بەڵام بەپێی ئەوەی کە ئێمە چەند فستیڤال بەشداریمان کردو یاپراخەکان خەڵکی سلێمانی هیوایەتی یاپراخە بۆ یەکەمین جارە کفتەمانێناوە کە ڕێژەیەکی زۆر هاتوو بە زەونی ماوە ئێشتا هیچ شیواژ نێعنیها کاتەکە زۆر کەمە. باشە خات و ڕەنگین ئەمڕۆ یەکەم ڕۆژی فیستیڤاڵەکەشە. ئەم یەکەم ڕۆژ کە ئاوا بەم شێوازە گڕوتینە باشە کە وڵاتیان هاتوون تا چەند ئێوە دڵخۆشە؟ وەڵا بەجددی ئێمە خۆمان تەسەوری ئەومان ناکە کە یەکەم ڕۆژە و پێشوازێکی ئاوا جوان لە فستیڤاڵەکە بکرێ خود جێگەی خۆشحاڵیە. خۆش بێ زۆر زۆر سپاس ماندوو نەبن. بگومان بیرمان نەچێ فستیڤاڵی ئەم ساڵی مەولانە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات بەڕێوە چێ بە نزیکەی 100 براندی ناوخۆیی و نێودەوڵەتی لەنێو فستیڤاڵەکە بوونیان هەیە. اینجا هەر بەتەنها ئەو کەسانەی کێن بۆ فستیڤاڵەکە بەتەنها ئەوە نیە کە بێن تام و چێژی خواردنەکان بکەم بەڵکو چەندین چالاکی جۆرا و جۆریش لەنێو فستیڤاڵی مەولانە بوونی هەیە. بۆ نمونە شوێنی یاریکردنی تایبەت بە مناڵە ئازیزەکان لێرە هەیە. ئەو خێزانانی کە یەن بۆ ئێرە ئەگەر حەز نەکەن مناڵەکانیان بۆ نمونە بەناو پارکەکە یاخو بەناو فستیڤاڵەکەیە بڕوە زۆنێکی تایبەت تەرخان کراوە بە مناڵەکان ئەتوانن مناڵەکانتان لەوێ بەجێ بێڵن و لە دوای ئەوەی کە گەڕان بەنەو فستیڤاڵەکانە مناڵەکان وەرگرنەوە. اینجا چەندین بووکەڵەی جیاواز لەنێو فستیڤاڵەکەیە لێرن بۆ دڵخۆشکردنی مناڵە چاوگەشەکان. اینجا ژمارەیەکی زۆر باش لە هاوڵاتی بەڕاستی کە جێی خۆشحاڵیە. ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەیە سەردانیان کردووە. اینجا وەکووە بینن لەگەڵەوەی کە خواردنی کوردەواری شەیە لە دوای خواردنەکانی شۆ ئێمەی کورتەروە ڕاهاتوین دوای و چایەکی خۆشی بەسەرا بکەین. اینجا چایەکیش کە بە سەماوەر ئامادەکرێەوە هەر تامیشی زۆر خۆشە. سڵاوتان لێبێ. کامتان قسەمان بۆ بکەن؟ دەردووکتان بۆ قسەمان بۆ بکەن. باشەوەرە برایکیان با من بێمە ئێرەم کاتەوە بەخێر بێ سەرچاو. ئەم ساڵ سێم ساڵی ئەم فستیڤاڵەیە پێم بڵێن گرنگی ئەم فستیڤاڵە بۆ ئێوە چیە کە بەشداریتان کرد؟ وەڵی کۆبوونەیەکی خۆشە جەماوەریە خواردەمەنیەکان هەموو دەرەکەی و هەرێکی و بەپێی چیتان هەیە چیتان هێناوە لەگەڵ خۆتانە؟ کوردەواریە مریشکە شفتەیە ئەوە خۆرشتی ئێرانیە شلەی سەوزی خۆرشتی پێڵێن فاسۆلیایە بریانیە گەڵامی ئەوە سڵقە شفتەیە دوی کوردیە سەماوەر و باسی ئەوم کردوتم هەر کوردە حیاتەکەی خۆمان بۆ شێوازین کەنانێکی چۆر و خۆشمان خوارد سەر بێ چایەکی خۆشی خۆی بڵێ بیرۆکەی هیچە بوو کە بە سەماوە هەمیشار هەمومانە لە ماڵی شەوەر هەمانە دەستە خۆش بە بچمە لای خاتونیش خاتون یاوەرە ئێرە ئەم کاتە و باش پێم بڵێ ئەو خواردانێکی ئامادەی گیانەکەم وڵی خۆم لەگەڵ کچە جوانەکەم کچە گەورەکەم زۆر یارمەتی دەرمە بۆ هەموو شتێک. ئەم فستیڤاڵانە بۆ ئێوە کە خاوەنکاری خۆتانن تا چەند دەواازەیەکە بۆ ناساندنی کارەکەتان؟ بۆ خوا ئێمە خۆمان بە پێی خۆمانە من خۆم نەپەیجم هەیە نە ئۆردەری کە زۆرەگرم بەس فستیڤاڵەکانی وەکو ئەم فستیڤاڵی مۆرینە بەڕاستی تایبەتە. فستیڤاڵە گەورەکان بڵێ لەم ما کۆبوونەوەی کە بینین بە خۆمانەوە و یەکتر ناسین و ئەیتر لەگەڵ خەڵکە تەعامولکردن و کەسی باش ناسین و ئەو شتانە زۆر گرنگە لای دەستان خۆش بێ زۆر سپاس بە هیوای بەردەوامیتان سەرکەوتوو بن ماندوو نەبن. اینجا بەڕاستی کەشەکەی زۆر فێن کە بیر لەوە نەکەنەوە بڵێن ئەم چەند ڕۆژە پلەکانی گەرما بەرزە ناچینە دەرەوە ناچین بۆ فستیڤاڵ وەرم بۆ فستیڤاڵی مەولانە بەڕاستی هێز بە گەرما ناکەن چونکە وەکو لە بیدایەتی شا لە سەرەتایە پێم وتن پانکەی ئاوپرژێن لێرە هەیە کەشەکەی زۆر فێنەکتر کردووە. ئەمەی کە ئێستا بینیتان ئەمە بەشێکی کەمی فستیڤاڵی مەولانەیە بۆیە ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوامی هەیە. هیوادارین ڕۆژانە لە کاتژمێر 6 تاوەکو 12 شەو واتە 6 ئێوارە تا 12 شەو فستیڤاڵی مەولانە پێشوازی لە میوانە ئازیزەکان نەکات. ئەمەی کە بینیتان وەکوتم بەشێکی کەمی فستیڤاڵەکەیە هیوادارم خۆتان بێن و لە نزیکەوە تەواوی فستیڤاڵەکە ببینن. من هیچم نەماوە جگە لە ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە تا بینینەوە یەکتر کاتێکی خۆش بۆ ملایەکتان.